خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامی دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان ڕاگەیاندنی پرۆژەی بەخشینی 5,000 کتێبە لە شاری سلێمانی. کاڵەی بەخشینی کتێب ئەمە بخۆی لە خۆیان هەستێکی مرۆییە کە تۆ لە بواری ئەدەب و ڕۆشنبیری و بەخشینی زانست و زانیاریە و بەخشینی هۆشیاریە لەناو کۆمەڵگایە. بۆ خۆی کتێب پامێکی جیاوازی پێ. با بزانین ئەم پرۆژەیە چۆن توانراوە هاوکاری بکرێەوە، ئەم بەڕێزەی کە هەستاوە بۆم کارە چۆن توانیوێتی بە ماوەیەک ئەم ڕێژە زۆرە کتێبە کۆکاتەوە ئەو ناوەندانەی هاوکاری بوون و چۆن توانیوێتی لە شاری سلێمانی ئەم کتێبانە ببەخشن ڕاگەنراوێکی بۆ بکەن. گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئیسماعیل محەممەد خاوەنی بیرۆکەی پرۆژەی بەخشینی کتێب کە بەڕێزیان ئێستا لە لای ئێمە میوانە. دکتۆر ئیسماعیل زۆر بەخێر بێ، سپاس زۆر نەچوومە ناو ڕۆژی بابەتەکە پێمان خۆش بخۆ ڕوونکردنەوەمان بیتێکە بەڕێستان ئەم بیرۆکەیە لە چیوە سەری هەڵدا. سەرەتا سوپاس بۆ گرینگیدانتان بە بواری ڕووناکبیری و میوانداری بەندە زۆر بەخێر و پیرۆزبایم ستودیۆنیەتان لێ دەکەم. ڕاستی کەشێکی زۆر زۆر جوان ستودیۆکەی خۆمان نۆژە نەکرێتەوە. ڕاستی ئەم کەشە بە دیزاینێکی نوێ بگەڕێنە لای بینەرە. خۆی ئێرانە کەشی خوێندنەوەیە، ئێرە کەشی کتێبە. کاتە بەدڵ جەنابتا زۆر زۆر بەدڵما. لە منداڵیدا قۆناغی بنەڕەتیم تێپەڕاندە بوو، ژمارەیەکی زۆر کتێب خوێندبوو تاکۆ ئاستا. تا گەشتمە ناوەندی پێم وا بوو بەخشینی کتێب هیچێکە لە قەدەغە کراوەکان کە تۆ کتێب تاکە ممتەلەک و کەرەستەیەکە کە دەبێت مرۆڤ لەگەڵ خۆیان بیباتە تەنان بۆ ناو گۆڕیش نابێت ببەخشرێت. ئەم بیرۆکەیە با بڵێن ئەم جۆرە بیرکردنەوەی ئەم فیمە بەردەوام بوو تا گەشتمە ئامادەی. لە ئامادەی کاتێک ئاڵ و گۆڕەکان بەرکەوتنەکان احتیکاکات لەگەڵ ڕووناکبیران نووسەران ئەو تەنان ئەو کتێبانی کە دەمخوێندەوە هەڵمەدا بگەم بە نووسەرەکانیان. ئەو قایلبوونم بۆ هاتە بەرهەم کە پێویستە دوای خوێندنەوە ببەخشرێت، چونکە پەرتووک مڵکی هیچ کەسێک نییە، مڵکی ئەو کەسێک کە دەیخوێنێتەوە و بشگرە کاتێک کە تۆ دەیخوێنیتەوە کەسی دواتر دەیخوێنێتەوە بیرۆکەی جیاواز لە خوێنەرێکی جیاوازەوە سەرچاواگرێت. بۆیە ئەو کاتە مەجای یاخوا بڵێن بواری ئاخاوتن گفتوگۆکردن لە نێوان دوو کەسی ئاخێوەردا کاردووکان خوێنەرن زیاترە بێ، فراوانترە بێت و تێگەشتنەکانیش زیاتر ئاڵوگۆڕ دەکرێت. لە دوهۆک بووم لە کۆلێژ کاتێک کە زانیتم ژمارە کتێبە کۆکراوەکانم زۆر زۆر لە ڕادە بەدەرە، بە تایبەتی کە شوێنێکی دیاریکراویشم نەبوو بۆ پاراستنیان بۆ هەڵگرتنیان گرنگی پێدانیان بەش لە جێگای جیاواز دام نابوون پۆلێنم کرده بوون و هەڵم چنی بوون. ئەو بیرۆکەیم بۆ هەت باشە من زۆربەی ئەو کتێبانێک کە ئایکڕم بە دیاری وەری دەگرم خوێندومەتەوە. ئایا کاتی ئەوە نەهاتووە کە کەسی دیکە کەڵکی لێوە بگرێت؟ لەو کاتە بیرۆکەکە زیاتر با بڵین پەرەی پێدرا. ئەو بوو بەر لە 6 مانگ هەموو ئەوانەی کە ویستم بیبەخشم کتێبە دانسقەکانم هێنا نزیکەی 600 کتێب بوو بە دیاریکراوی 580 کتێبی تایبەتی خۆم بوو لەگەڵ ڕێکخراوی لاوان. دەبان ڕێکخراوی لاوان ئەرکی سەرەکی پرۆژەکەیان گرتە ئەستۆک و چالاکیەکە و پاشان سەرجەم ئەو دام و دەستگانەی کە من دواترۆک و سوپاسنامە ناویان دەهێنم و گوستایشێک بۆ بەڕێزیان. ئەو بوو خۆشبەختانە پێشوازەیەکی زۆر گەرم و گوڕی لێکرا لە 6/8 پرۆژەکە چوێ بواری جێبەجێکردنەوە لە هەرچەند لە 1/6 بە دیاریکراوی لە نیوەی ساڵی ئەم ساڵدا دەستمان کرد بە کۆکردنەوەی لەگەڵ سەرجەم ئەو 580 کتێبی خۆت هەوڵەدا کتێبەکان زیاتر ئەو 580م هێنە دامنا گوتم هەر کەسێک دێت کتێب ببەخشێت ئەوە من خۆم دەست پێشخەری یەکەمم. لە چ بوارێکا بۆ ئەو کتێبان؟ سەرجەم بوارەکانی لە خۆی گرتبوو تێکڕای بوارەکان واتە هیچ بوارێک مهمەش نەبوو، پەراوێز نەخرابوو، پێشەل نەکرابوو. بۆیە لەبەروی ئێمە خوێنەرەکانمان لە سەرجەم بوارەکانە هەیە ئەدەبیات، مێژوو، ئابووری، ڕامیاری، زانستی بگرە هەتا چوینە ناو ئایەوە. لەبەروی من ئەو کتێبانێک هێناو بووم هەرچی وڵاتێک کە ئەگەڕام بەبێ کتێب ناگەڕامەوە، بەبێ کتێب ناگەڕامەوە. کتێبەکانیش مەخست وەکو چۆنەڵی مەڵۆیەک بۆ خەرمانی پێشوو کە ئامادەکرا بوو.
ئەمە بۆ هۆی کە من عەرزم کرد هەر کەسێک دێت لایڤمە کردەوە بەردەوام ئەچوم مەسەلەن نمایشی پەرتووکەکانمە کرد هەر بە ڕێزێک هەر ڕووناکبیرێک هەر خۆبەخشێک ئامادەیە پەرتووکەکانی ببەخشێت ئەوە من دەست پێشخەری یەکەم لێ ئێستاە ئەو بوو پێشوازی لێکرا خۆیان هاتنە پێشەوە کۆنتاکتیانە کرد ئێمە چوین بە دەمیانەوە ستافمان هەبوو چەندین تیممان هەبوو ئەگەڕان ناوەندە جیاوازەکان سەررجەم ناوەندە جیاوازەکان دەکرێت توانم بڵم 150 ناوەند بوون لە کۆی ئەو 150 ناوەندیان پێشوازیان لێ کرد و بەشدار بوون لە پرۆژەکە ئەوانشی کە بەشدار نەبوون لەواچی قەیرانی نەبوونی کتێبیان هەبوو بێ هەرچەندە باش هەڵیان سەنگان یاخود ئەوە تا بە جۆرێک لە جۆرەکان ئاستەنگێکیان بۆ دروست بوون نەیانتوانی ڕاستەوخۆ بەشدار بوون هەروەکو ئاماژەم پێکرد کاتێک کە ئێمە دەڵێن ئامانجی سەرەکیمان بریتی بوو لەوەی بواری ڕووناکبیری و خوێندنەوە بە سەررجەم کایەکانیەوە زیاتر پەرە پێبین و زیاتر بچینە ناو ئەو هەستەی کە هەیە کتێبوار لێ دەکات چی بکەیت ئایا کتێب چیت پێ دەبەخشێت باشترین کتێبەکان کامانن هەر گرنگە کە تۆ بەخشی بەڵێ من لەو بڕواایدام کە کتێبیش دەکرێت پۆلێم بکرێت بۆ باش و ناباش وە لەم دوو ڕەهەندەشدا ناوەندێکی هەیە باشترین ناباشترین و دەتوانین بڵێن کتێب هەیە کە ئەسڵەن پێویستنی بخوێنێتەوە بەڵام هیچ کتێبێکیش نییە کە تۆ کەڵکێکی تەواوی لێوەرنەگریت باش ئێمە زۆر کات ئەڵێن کتێب بۆ خۆی زۆر گرنگە لەوانەیە زۆر کەسمانە بێ خوێنەرێکی زۆر باش بێ بەڵام بەهۆی بارودۆخۆ نتوانێت کتێبێک بکڕێت بەڕاستی بەڵام ئەمەی کە تۆ کردوتە کتێب بەخشین لەوانێ دەرفەتێکی باش بێ بۆ کەسانە کە بتوانن ئەو کتێبانیان دەستکەوێت کاڵی لە هەموو بوارە جیازەکانیشە خوێندکاریش لەوانێت سوودی لەبێنێت لەوانەیە ئەو کتێبانەی بەڕێزە چەندین کتێب بوو بێ کە خۆت بۆ خوێندنی خۆت هەڵت گرتووە خوێن سوودی لەبینی و راپۆرت لەسەر کردو بەحث لەسەر کردو لەوانەیە خوێندکارێک پێویستی بۆ هەبێ پرۆپارێکی زۆر پێی نەکڕێ ئەمە بۆ خۆی کارێکی مرۆیە لە دیمەنەکانە بینمیمان خەڵکێکی زۆر لەوێکۆ بۆ فیدباکی هاوڵاتیان بۆ ئەم پرۆژەی بەخشینە چی بوو بەڵێ فیدباکان بە دۆکومنت لامانەوە پرمان بەڵگەنامە ئێمە سجلێکماندانە تۆمارێک هەر بەشدار بوویەک تکایە ناوی خۆی ئەگەر ئەنووسیا خۆ نانووسێ بەڵام فیدباکی خۆی بۆ ما بنووسێ سوپاسێکن ئایا پێشنیازی چێ بێ ئەگەر گریمان ئێمە لە ساڵانی ئایندەیە ئیرادەمان هەبوو ویست و خولیامان هەبوو هەمان پرۆژە دووپات بکەینەوە بەڵام ئەمجارە بە ڕیتمێکی جیاوازتر بە ستایلێکی باشتر چونکە ئەزمموی سەرەتایی و شخصی تا ڕادەیەک وەکو ئەوە نیە کە تۆ لە ئایندەیە چی دەکەیت سەررجەم فیدباکان کە خوێنمانەوە زۆر باش بوون دەستخۆشی بوون سوپاس بوون ستایش بوون لەگەڵ ئەوەشا چەندین ڕکومنندیشنی تیابوو واتە پێشنیازی تیابوو بۆ ئەوەی لە هەنگاوەکانی ئایندەدا ئێمە کەڵکی لێوەربگرین باسی چیان کرد بۆ نمونە باسی ئەوەیانە کرد پێویستە پێشوەختا ڕیکلامی گەوری بۆ بکرێ میدیاکان بێن سەرقاڵ بن لەگەڵتانە هەماهەنگتان بن چەندین ڕپۆرتاژی لەسەر بکرێت تاوەکو بتوانین سەرجەم چین و توێژیان سوودی لێوەربگرێت ئەو کاریگەری باشیە بۆ بەڵێ بۆ نە هاوڕێ هەبوو یاخود چەندین سەردانی کەر و میوان هەبوو نووسی بووی ئێمە نەمانزانی تاوکو کۆتایی چونکە لە دەی سەر لە بەیانی تاوەکو شەشی سەر لە ئێوارە پرۆژەکە بڵین مەراسیمەکە بەردەوام بوو چالاکەکە بەردەوام بوو هەبوو بۆ نە سەعات حوتە هات ئێمە تقریبا درێژکردنەوەشمان هەبوو کێشەمان نەبوو هیچێکی تر لەوانە بریتی بوو لەوەی کە کاتێک کە تۆ پرۆژەیەکی وا تایبەت دانسقەوە جوان ڕائگەیەنیت یعنی لانی کەم پێویستەکە مثلەن کەسایەتی ناودیارەکان نووسەرەکان بانگەشت بکرێن نووسەرەکان بانگ هەرچەندە سەرڕای ئەوەی وەڕایەوەی کە چەندین نووسەر چەندین وەرگێڕ ڕووناکبێر ئامادە بوون بەڵام ئێمە وەکو بڵین بە فەرمی بۆمان نەڕەخسا بوو یاخود لە بیرمان چ بوو کە بانگەشتیان بکەینەوە بەڕام گرنگترین خاڵ ئەو بوو کە نەبوونی دەستگا میدیایەکان بوو بۆ ڕۆماڵکردنی مەراسیمەکە ئەو گرنگترین سەرنجیان بوو ئینشاڵڵا بۆ ساڵانی ئایندە هەماهەنگە بین بەیەکەوە هەندێک لەو ناوەندانە هەن پێت خۆشەکە ناویان بەریت بێگومان ناویانەکەمان بەرەو کۆتا ئەڕوات من ئەمەوێت سوپاسی سەرجەم و ناوەندانەکەم هەر لە جەنابی پارێزگارەوە و لە پارێزگا خودی خۆیەوە کتێبخانەی گشتیان هەیەەوە پاشان زۆر بەڕێز کاک ئاوات محەممەد قایم قامێت و هەروەها قایم قامیشەوە بەڕێز مامۆستا هێمن فوات کە بەڕێوبەری چاپەمەنیەکانی ڕاپەڕینە و هەروەها مامۆستا عوسمان زیندانی مناڵپارێزی کوردستان دیراساتی گشتی ڕخراوی CDO کە بەرەپێدانی مرۆیە و هەروەها بەڕێز ڕابەری سەیعالی و هەروە ناوەندی ڕووناکبیری جاف و
زۆر بەڕێز مامۆستا ڕەحیم و هەروەها زۆر لە بەڕێزان مامۆستا عەدنان عومەر بەرزنجی پرۆژەیەک هەیە بە ناوی ڕێکخراوی بەخشەرانی کتێب ئەوان و پرۆژەی کتێب خۆشی کامان هەر ڕێکخراوێکن و لیژنەی ناوچە ئەکادیمیەکان و هەروەها سەنتەری میترۆ و هەروەها بەڕێز ڕێزان شێخ دلێر و دکتۆر ئەرسەلان سەیزایە بەڕێز مامۆستا گوڵزار کە شاعیرەیە مامۆستا بەرهەم و چەندین کەسی تر مامۆستا شاناو کە بەڕاستی زۆر هەماهەنگمان بوو کە ڕێکخراوی کێ هەیە بە ناوی ئەندریا ئەمێ باسی بکەم دکتۆر کۆسا سەرۆکی زانکۆ و هەروە کتێبخانەی گشتی زانکۆ و کتێبخانەی گشتی سلێمانی و کتێبخانە گشتەکانی شارەکانی دیکە بەشێکیان و بەڕێز حاکم ڕزگار قایمقامی قەزای شارە زوور و هەروەها ناوەندی ڕووناکبیری گەلاوێژ باشە و هەروەها بەڕێز قایر حەمەجان کە و ناوەندی ڕووناکبیری چاودێر و هەروەها مامۆستا تانیا تاهێر و هەروەها با بڵێن چاپخانەکان بە تایبەتی چاپخانی چوارچرا سەنتەری نووری حیکمە و ئەمانە و چەندین ینی کەسایەتی دیکە و بە تایبەت بوون ناوەندی ڕووناکبیری دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوول و هەروەها ناوەندی کەریمی عەلەکە دکتۆر تاها ڕەسوول بە شەخسی خۆی و هەروەها بەڕێز پرۆفسۆر دکتۆر کۆسار بە شەخسی ئەمانە و چاپخانی سەردەم و کڵێساکان چونکە ئێمە گوتمان هیچ بوارێکمان پێشەل نەکرده بوو یعنی فەرامۆژ نەکرده بوو پەراوێز نەخسته بوو بە تایبەتی کڵێسای ماریوسف کە زۆر هەمانگ بوو لەگەڵمانە توان بڵێم زۆرترین کتێبیشیان بەخشیوە لە میانەی کڵێساکاندا کڵێسای ماریوسف بوو و هەروەها بۆردی هۆشیاری یەکێتی نیشتیمانی کوردستان و مامۆستا بەیان و مامۆستا فاتح سەنگاوی و بەڕێزان ڕۆشنبیران ڕێبن هەردی مامۆستا مەریوان وریا قانع کەنەوەی قانعی شاعیرە و هەروەها ناوەندەکانی وەکو زەهاوی وەکو هەژان و هەروەها ناوەندی شار بۆ گەشەپێدانی مرۆیی یاخۆ بەڵێم ڕێکخراوی شار باشترە و سەرجەم چاپەمەنیەکان کە لەگەڵمانە هەماهەنگ بوو من ئەمە لێرە تیش خەمە سەر بابەتێک کە ئێستا بابەتێکی پێڵن چۆن بتوانین کاتمان نەماوە بەداخەوە کاتیش نەمابێ یعنی بۆچی خوێندنەوە یەک دقە ئەگەر بۆ تەکرێت کورتی کەیتەوە بۆ یەک دقە لە هزری هەموو کەسێکە کاتێکە بوونە بیرۆکەیەک فکرێک یاخۆ چەمکێک گەڵاڵا بێت لە ئەندێشەیە با بڵێن لە ئاوەزیە ئەم بیرۆکەیە نایەتە سەرزار نابێتە بڕیارە وتە نابێتە وتەیەکی دەرکێنرا و تاوەکو تۆ خاوەنی یاخود معریفەیەکی بەرفراوان نەبی کەڵەکە نەبێت ئەمە کتێب واد لێەکە کتێب وادلەکە لە مەجای سا ڕەوان بێژ بێت ئاخێوەرێکی باش بێتە وتە بێژێکی باش بێت واد لێکات کە بەڕاستی باشتر بژیت دنیایەکی باشتر بنیاد بنیت و یاخی بیت ناداتپەروەری قوبڵ نەکەیت و خۆت دادپەروەر بیت بۆیە من پێم وایە کە ئای یاخود تەکنۆلۆژیای نوێ هیچ کاتێ ناتوانێت ڕێگر بێت لە قاغزی پەڕاوی لە کاغەزی کتێبەکان بۆیە من وەکو خۆم کە لە پەڕاو دەسم پێکرد یەکەم هەنگاویشم لە قورئانەوە بوو کە سەرجەمی لەبەر کرد تاوەکو ئێستا و قسەی مونیف عەبدوڕەحمانم لە بیرە کە باسی ئەوە کات هەرچەندێک کە تۆ زانیت ئاستەنگێکی زیاتر هەیە بخوێنەرەوە درێژترەژیت ئەمە سەلمێنراوە درێژترەژی بەو مانە معنەویەکەی و دوا گزارشت تعبیرشم لە ئەم بنکۆڵکاری کە لە خزمەتتانە عەرزمکردن ئەوەیە کە کۆمەڵە کتێب هەیە بەڕاستی دانسقن شاکارن بخوێندرێنەوە ئەمە بۆ نە کتێبەکانی ئیبن توفەیل هەیە ئیبن ڕوشد هەیە حەیبن یەقزان هەیە کتێبەکەی ویل دوورانت هەیە ینی ستۆری ئۆف سیڤیلایزیشنەکەی بەڕاستی کۆمەڵە کتێبن پێویستە سەرجەم تاکێک هەر تاکێک خوێنەر بخوێنێتەوە دووبار و سێبارە سوپاس بۆ ئێوە بۆ بەدەمەکانتان و ئومێد دەکەم لە ساڵانی ئایندە یاخۆ با بڵێن لە قۆناغەکانی ئایندەی ئەم پرۆژانە هەنگاوێکی زیاتر بەیەکەوە بنین جوانە بۆ ئەم هەوڵە جوانە سپاس بۆ هەموو ئەو لایەنانش کە لەگەڵت هاوکار بۆ مناسبەش منم کتێب پێشکەشی جەنابتانەکەم بەڕێز عەلی حوسێنە باشتر دیاری هەر بە ناونیشانی کەمەندکێشەکانی خوێندنەوە خۆش بێ سپاس ئەکەین هەر بمێنیت سپاس بۆەوەی کە ئەوە خەریکی بە جوانی کتێب خوێندنەوە لە ناو گەنجانی ماکەی بە کەلتور و ئێمەش